سڵاوتان لەبێت بینەرانی کورسات نیوز. من هاوڕە تۆفیقم لە ئەڵقەمشەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەمڕۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژنان. دیارە یەک ڕۆژ لە ساڵێکدا کەمە بۆ ژنان، بۆ لەبەرەوەی ئەوەی کە ژنان لە هەموو جیهاندا لە نێویشیاندا ژنانی هەرێمی کوردستان کە لە ڕووی سەرکەوتنەکانیان لە هەموو بوارەکان سیاسی، ئابووری، حکومڕانی، شۆڕژگێڕی تێی بڕوانین، سەرکەوتنی گەورە و بێوێنەیان بەدەستێناوە. بۆیە هەموو ساڵێک لە 8 مارسدا ئەم سەرکەوتنانەی ژنان و کچان لە هەموو دنیادا بە هەرێمی کوردستانیشەوە بەرز دەنرخێنرێت. ژنانی کوردستان لە ڕابردوودا لە شاخەوە بۆ شار، لە شۆڕژگێڕەوە بۆ حکومڕانی کۆمەڵێک دەستکەوتی گەورە و گرنگیان لە بوارەکانی سیاست و ئابووری و ئیدارەدان و هەروەها ڕێکخراوەییدا بەدەستێناوە. ئەوەی کە ژنان لە هەرێمی کوردستان هەوڵیان بۆ داوە ڕاستە زۆر جار ئەنی ئالانگاری و کێشاتۆتە بەردەم مافەکانیان، بەردەم سەرکەوتنەکانیان، بەڵام کۆمەڵگە بەگشتی لە ئێستادا گەیشتۆتە و ئاستەی کە هۆشیاریشی گەورە و گرنگی بەرامبەر بە ژنان و کچانی نەتەوەکەی خۆی هەیەوەکو کورد. ڕاستە ئێمەی کورد کۆمەڵگەیەکی محافزکاری و دابوونەری دەپارێزی، بەڵام بیرروباوەڕەکانیشمان لەگەڵ مافەکانی ژنان و کچانی خۆماندا لە ئێستادا هاوتەری بڕوان. بڕوامان پێیان هەیە کە دەبێت لە هەموو کایەکاندا ئەوان ڕەوڕەوەی خۆیان تاو بدەن بۆ ئەوەی کە مافەکانی خۆیان بەدەست بێن. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر 8 مارس و ژنانی هەرێمی کوردستان و کچانی هەرێمی کوردستان و خانمانی هەرێمی کوردستان کە چۆن ئەڕوان لە 8 مارس و چۆن ئەڕوانە سەرکەوتنەکانیان پێویستە تەنها یەک ڕۆژ بێ بۆ ئەوەی کە ستایش و دەستخۆشیان لێ بکرێ، خود نەخێر دەبێ هەموو ڕۆژەکانی ساڵ دەستخۆشیان لێ بکرێت و پشتیوانیان بکرێت. ئەم شەو لەگەڵ زۆر بەڕێز خات و پەخشان زەنگەنە سیاسەتمەدار کە هەمیشە لە ڕابردوودا و لە داهاتوو لە ئێستاشدا جێدەستی دیار بووە گفتوگۆکەین. بە خۆشحاڵی و خات و پەخشان سڵاوت لێبێ. 8 مارست پیرۆز بێ. حەزەکەم پەیامی بەڕێزت لەم ڕۆژەدا بزانین. فەرموو. زۆر سپاس، سڵاو لە ئێوەش. لەم ڕۆژە ڕوو ئەەکەمە ژنان و کچانی کوردستان بە تایبەتی ئەڵێم سڵاوێکی گەرمتان لێبێ. هیوادارم هەمیشە بەتواناتر بن، هەمیشە سەرکەوتووتر بن، هەمیشە جوانتر بن. و لە هەمان کات سڵاو ئاراستەی ژنانی عێراق و سەرجەم ژنانی سەرگۆی زەوی ئەەکەم لەم ڕۆژە. لەم ڕۆژە کاکە هاوڕێ جەنابەت فەرمووت ڕۆژێک بۆ ژنان. ئەڵێم لەم ڕۆژە هەموو ژنانی سەرگۆی زەوی هەست دەکەن شتێکیان هەیە هاوبەشە لە بینی هەمویانە، مەسەلەیەک هەیە، بابەتێک هەیە کە هەمویان ئەگرێتەوە. بۆیە ئەڵێم سڵاو بۆ هەموو ژنانی سەرگۆی زەوی کە لەم ڕۆژە چۆن ئێمە ئێستا لێرە دانیشتوین، ڕەنگە لە شارێکی لە ئەفریقا، لە ئەمریکای لاتین، لە ئەمریکا، یعنی بە هەمان شێوە ژنانێک و پیاوانێکی ئازادی خوازی وەکو جەنابەت ئاوا گفتوگۆ لەسەر ئەم مەسەلەیە ئەکەن. یعنی هونەری ئەم ڕۆژە ئەوەیە کە هەمومان کۆکاتەوە، هەمومان هەست بەوە ئەەکەین. لە هەمان کات بە پێویستی ئەزانم هەر لەم ڕۆژە سڵاو ئاراستەی هەموو پیاوێکی ئازادی خواز بکەم، ئەو پیاوانەی کە هەمیشە پاڵپشتی مەسەلە دیموکراتیەکان و مەسەلەکانی مافی مرۆڤ و مەسەلەکانی ژن بوون. بەڕاستی پیاوی هاوکاری نایاب هەبووە لەو بوارە. لە هەمان کاتە ئێمە لە سەروبەندی ڕۆژەکانی ڕاپەڕی نین. ئەمڕۆ کە 8 مانگە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ سلەیمانی دووهەم ڕۆژی بوو کە توانی تەخت و تاراجی ڕژێمی پێش و ڕاماڵێ. ئەڵێم سڵاو بۆ هەموو ئەو شۆڕژگەرانە،
سڵاو بۆ ئەو ماندوونە ناسانە درود و بۆ گیانی شەهیدەکانمان و هیوادارم دەستکەوتی ئایندەمان و بەرەو پێشچوونی ئایندەمان بگونجێ لەگەڵ گەورەی ڕاپەڕینەکە لەگەڵ گەورەی ئەو قوربانیانەی کە دران. سڵاو بۆ هەمووان، سڵاو بۆ جەنابەت بۆ ستافی ئەم بەرنامەیە و بۆ بینەرانی ئەم بەرنامەیە. دەست و چاوە خۆش بخات و پەخشان، ینی بەڕاستی وەسفەکە دەوەنە جوان بوو بۆ ڕۆژەکە، ینی بە حەقەت لە جێی خۆیەتی فعلەن، ینی ڕۆژی 8 مارس هەموو ژنان لەسەر گۆی زەوی یەگەخا لە چییە؟ لە داواکانیان، لە ستایشکردنیان لەو ئینجازات و دەستکەوتانی کە بەدەستیانێنەوە. بابینە سەر ینی ژنان لە هەرێمی کوردستان، طبعاً باجارێ لە شاخ و لە شۆڕشەوە دەست پێ بووین کە بە حەقەت ینی ژنانی کورد، خانمانی کورد هەر لە سەردەمانی شۆڕش و شاخ و لە دەستپێکردنی شۆڕشە جیاوازەکانی کوردستان، طبعاً ئەمان لە پێشەوەی پیاوان بوون و ئەمان ینی زۆر جار سنگیان بۆتە قەڵغان بۆ پارێزگاریکردن لە کۆمەڵگەکەیان. ئەگەر وەسفێکی ژن بکەیت کە لە شاخ لە شۆڕشدا جێدەستی خۆی دەرخستووە و دیار کردووە، چۆن وەسفیەکەی، چۆن ئەم کائینە توانیوێتی بەشدار بێت لەگەڵ هاوکارەکەی کە پیاو بووە، براکەی کە لەگەڵ یا بۆ لە شۆڕشەکەیە یاخود لە پارێزگاری کردووە لە وڵات و خاکەکەی. کورد دەڵێ کە لەلانە هاتە دەر چ ژن بێ چ پیاو. ژنانی کوردستان بە هەمان توانە، بە هەمان ئامادەباشی بۆ قوربانیدان، بە هەمان ئامادەباشی بۆ دروستکردنی دوان ڕۆژێکی باشتر بۆ گەلەکەمان، بۆ نەوەکانمان چۆتە مەیدانەوە، لە شار بێ، لە شاخ بێ، لە حکوومەت بێ، لە ڕێکخراو بێ، لە پەرلەمان بێ، لە هەموو مەیدانەکانە. بەڵام لێرە هیوادارم ژنانمان هەیە کە بەڕاستی ناتوانی باسی گەورەیی و قوربانی و تێکۆشانیان بکەیت و ئەمەش نسبیە، یعنی وەکو چۆن لە پیاوەکانە جیاوازی لە قودرەت و لە ئامادە باشی و لەوایە، لە ژنانیش بە هەمان شێوە. بەڵام بەڕاستی ژنی بەتوانا و لێهاتوو وردبین و دیدگای دوور بە دیدگای دوور هەمانە کەم نین ئەو ژنانە. ڕاست کەواتە ئەگە سەیری مێژوش بکەین، ینی خات و پەخشان، ینی یەک دنیا ژنی ناودار و شۆڕژگێر و خەباتگێر و هەروەها قوربانی دەرمان هەیە. تاوان وەکو نمونەی جەنابتان لە ڕابردوودا، ینی یەک دنیا نمونەی دیارێ. من حەز ناکەم ناوبێنم بۆیە ینی هەندێک کەسێ ینی مافی نەخۆم یاخود چۆنەڵی غەدرێکی لێ نەکەین. کەواتە ئێمەی کورد خاوەن کۆمەڵە ژنێکین و هەروەها کۆمەلگایەشین کە ڕاستە، ینی بە کۆمەلگایەکی پیاو سالاری زۆر جار ناو دەبرێت، بەڵام یعنیەوە تا ژنیش بۆ خۆی وەکو جەناب دەڵێ لە مەیدانەکەدا بوو و ینی فراهەم کراوە ینی کە کارەکانی بکات یاخود جێدەستی خۆی دەربخات. پێت وایە کۆمەڵگەی کوردەواری ڕێگرە یاخود نەخێر هەندێک جاریش دابوونەریتەکان یاخود ژن خۆی ترساوە لەوەی کە بێتە مەیدانەکە و نتوانێت چۆنەڵێ ئەسپی خۆی تاو بدا، بۆیە لەگەڵ پێشکەوتنەکان و ڕەوڕەوەکانی ژیاندا ئەمیش پێش بکەوێت. ڕاستە ژنانی کورد و ژنانی کوردستان با بڵین بەعام دەستکەوتی باشیان بەدەستهێناوە، بەڵام ئەو دەستکەوتانە یعنی لەگەڵ ڕێزم لەگەڵ سپاسگوزاریم بۆ هیممەتی پیاوەکان، بەڵام بە خەبات و تێکۆشان و قوربانیدانی خۆی بە دەرەجەی یەکەم و سەلماندنی خۆی بڕوا بکە ئەوەی ژن لە مەیدانێکە کە هەنگاوێک ئەنێ ئەبێت چەند ئەوەنەی پیاوەکە ماندوو بێ لەبەر کۆمەڵێ هۆکار. جەنابەت ئاماژەت بە هەندێکیە دابوونەریت کۆمەڵگەیەکی پیاو سالاری باوک سالاری چیناوەنەی ئەمانە و گەلێ تەگەرەی لە ڕێگا بووە، گەلێ سەختی بینیوە، بەڵام بەڕاستی ئازاب بووە هەمیشە
و هەر ئازاژە مێنێتەوە هیوادارم هەر بەو ئازاییە تا دەستکەوتی زۆر گەورەتر بەدەستبێنێ ژنانی کوردستان. بۆ هیواین وڵا خات و پەخشان ینی وەکو جەنابی ژووتێت چەندین پیاو هەیە کە پشتیوانیەکەن ێستا لە خانمان و لە ژنان و لە ئافرەتان و لە کچان لە بوارەکەدا ئەو تانی بەڕاستی هەر بۆ نمونە دوور نەڕۆی نەچیتە زۆربەی بازار و مۆڵەکان و دوکانەکان سیرێکی ئەمە خانمانی بن بەڕێەوە ژنانی بن بەڕێەوە کچان و ئافرەتانی لێ خۆی ئەمەش بەشێکە لە پێشکەوتنەکانی کۆمەلگە و پێدوانی ینی هۆشیاریەکەمان تا ڕادەیەک ئێمەی پیاوان تۆزێک گۆڕابێ هۆشیاری و بیرکردنەوەمان بەرامبەر بە ژنان و ئیشکردنی ژنان ینی لە کایەکەدا باجارێ لەوە دەست پێ بکەین. بە دڵنیاییەوە کۆمەلگا بەگشتی هۆشیاری بەرامبەر بە ڕۆڵی ژن بەرەو پێش شووە یعنی بە دڵنیاییەوە ناتوانانی ئەوە ئینکارکەی و ئەمە بە دڵنیایە و کۆمەلگا عیبارەتە لە ژن و لە پیاو و پیاوەکان یعنی ئەگەر بەو جۆرە نەڕوان و هاوکار نەبن ڕنگ بوو بارودۆخەکەی ژنان سەختتر بێ ینی بۆیە یعنی ڕاستە بە خەباتی خۆیان قوربانیدانی خۆیان هۆشیاری خۆیان وە کارکردنیان بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری کۆمەلگا ئەوەش کارێکی گەورە بوو کە ژنان دەوری باڵایان هەبووە لەوە بەڵام بە دڵنیاییەوە پیاوانیش دەوریان هەبووە ئەحزاب کە زۆربەیان پیاو بوون سەرکردایەتی ئەحزاب لە کۆنا باسەکەم لە کۆنەوە ینی پاڵپشتی مافەکانی ژنان بوون و هەڵگری بیر و بۆچوونی پێشکەوتوو بوون توانیویانە یعنی ژنان ئەنی ئەو سەرڕێ ئەو کۆسپوتەگەرانەی لە ڕێگایان بووە بگەنە ئاستێک کە ئەڵێم وازەم جەنابیش دوتر لە ئاستی خواستی منانیە لە ئاستی خواستی زۆربەی ژنانان نییە و وەکو هەر خۆشت وتت ژنی قارەمانمان هەیە من ناو نایەنم منیش کە نامەوێ یعنی ناوێکم لێ تێپەڕێ ئەڵێم لە ئاستی ئەو خواستانانیە لە ئاستی ماندووبوون و قوربانیدانەکانانیە ئەوەی هاتۆتە دەست پشتی باش هاتۆتە دەست بەڵام لە ئاستی خواستەکانمان نییە. وڵا باسی حیزبت کرد ینی حیزب ڕاستە لە کوردستان ئەگەر ینی ڕێژەیەکیش بێ کە دیاری کردووە بۆ ژنان خۆ ڕاستە بۆ نمونە تۆ نابێ ینی بە ڕێژەیەکی سەدی بڵێ دەبێت ئەوەنەی بۆ نمونە سەرکردایەتی ئەم حیزبە ژن بێ یاخود ئەوەنەی ینی ئەم ئۆرگانە حیزب ئەم ژن بی بابڕێەوە ئێستا بزانام لە 125 لە حیزبەکانە لە حکوومەت و پەرلەمانی شایانی ئەمە تقریبن تا ڕادەیەک چەسپیوە کە دەبێت ڕێژەی ژنان و کچان و ئافرەتان لە 125 بێ پێت وایە دیاریکردنی ڕێژە ینی گرنگە یاخود نەخێر ئەمەش هەر هەنگاوێکی باشە بۆی کە ڕێژەی ژنان و کچان و ئافرەتان زیاد بکات لە هەموو بوارەکانە بۆیە کە ئەوانیش بەرپرسیارەتیان بکەوێتە سەرشان. زانی کاکە هاوڕێ من کە باسی دەوری حیزبەکانم کرد خەبات و بەرەو پێشوونی ژنان بارودۆخی ژنان لە ڕووی توانە لە ڕووی هۆشیاری لە ڕووی یعنی کە ئەوەی جێگە پەنجەیان دیار بێ هەر ئەم 20 ساڵەی دوایی نییە ینی حیزبەکان لە سەرەتای دامەزراندنیانەوە بەشێکیان هەمویان نا یعنی لە بەرنامەیانە بە ئاشکرا باسی گرنگیدانیان کردووە بە بارودۆخی ژنان یعنی چاویان لەوە بووە یا ئاگاداری ئەوە بوون کە مەسەلەی ژن مەسەلەیەکە ئەبێ بایەخێکی ئیستیسنایی تایبەتی پێبێرێ بە حکمی ئەو جیاکاریەی لە کۆمەلگە بەرامبەر بە ژن ئەکرێت لە کۆمەلگەی ئێمە نا لە سەرانسەری دنیا ئەو جیاکاریەیە بەڵام بە شێوازی جۆرا و جۆر یعنی مەبەستم لە سەرەتاکانی زووەوە مەسەلەی کۆتا جەنابە باسی کرد لە ئەحزابە وەڵای من خۆم شخصی یعنی پێم خۆش نییە لە ئەحزابە هەبێ چکە بەڕاستی حزب مەفروزە یعنی دامەزراوەیەکی هۆشیاری باڵایە یعنی ئەبێ لەوە بوو بێتەوە لە حکوومەتیشان نییە طبعا تا ئێستا بەڵام لە پەرلەمان هەیە بەنسبەت کوردستانەوە پەرلەمانی کوردستان لە خولی دووهەمیە کۆتاکەی لە 25 کە لە دەستوری عێراق
25% کەمتر نەبێ لە ئەنجومەنە هەڵبژێراوەکانە ڕێژەی ژنان مەبەستم لە پەرلەمانی کوردستان ئەو ڕێژەیەکرا لە 30 کەمتر نەبێ بەشداری ژنان لە ئەنجومەنە هەڵبژێراوەکانە. ئەکید یعنی ڕۆڵی خۆی خودی ژنانی تیا بوو کە تۆ تەسەورەکەی کاکە هاوڕێ لە سەرەتاکانی 2003 کە گۆڕانکاری بوو لە عێراق ژنان مەطلەبیان یعنی بەرز کردەوە ئێمەمانان زۆر چوینە بەغا بۆ ئەوە و بەشداری مزاهراتی سەرجادە و چوونە مەجلیسی حکم و بینینی باڵا دەستەکانی ئەو کاتە کە ئەبێ ژن بەشدار بێ وەکو چۆن ژن لە سەرکوتکاری لە نەهامەتی لە جیاکاری لەگەڵ نەکرا لە سەردەمی ڕژێمی پێشووە لە تاوانەکانیە ئەبێ لە حکومڕانی و لە بڕیاردان و لە هەموو پێگانەشە بەشدار بێ یعنی بڕواب کە ئەو لە سا 25 لە دەستوری عێراق جێگیر کرا لە خۆیەوە نەهات زەختێکی زۆر کرا یعنی زۆربەی جەماوەری ژنان ینی و لەگەڵ پیاوەکان و لەگەڵ سکردە پیاوەکان قسە ئەکرا و گفت و گۆ ئەکرا و هەتا ئەوە وەفدێکی ژنان چوونە مەجلیسی حکم هەموو عێراق دووشنی کوردی تیا بوویکیان بەندە بوو و لەگەڵ مەجلیسی حکم ئەوە تەڕح کرا یعنی ئیش زۆر کرا بۆ ئەوە ئەوە بوو تێپەڕی بەڵام یعنی من زۆر متحمسم بۆ کۆتا بەڵام بریە کۆتا بە شێوازێکی يعني کاڵی متحمسم پێ خۆش نییە هەبێت یعنی یاخود هەبێ و زیاتر بەعکسەوە مناڵم نەمەوە ینی کۆتا دانن لێ بۆ ژنان هەمووی بەشدار بن و ینی هیچ ڕێژێک نێ وەکو پیا ئەویش قەد ئەوە بەشدار نابێ قەدەوە نەش مافی نابێ من لەگەڵ کۆتان پێ دەڵێم چەنەها ڕۆژ لەسەر جادە و لەم لاو ئەو وەفد و ئەو وەفد ئەچوین لەبەر خاترەوەی کۆتا تەسبیت بێ یعنی چکە لە هەندێک وڵات بیست بوومان تەجروبەی هەندێک وڵات کە کۆتایان هەبوو بەڵام ئەڵێم هیوادارم کە کۆتا یعنی سوودێکی زیاتری هەبێ لە دەستنیشانکردنی ئەو کەسانەیە کە ئەچنە پەرلەمان و یعنی دەوری چۆنە بێ بەم شێوازە تەوانەوەر بۆ ژن نیە بۆ پیاوەکانیشە کاڵی بۆ پیاوەکان ینی مەبەست چیە بۆ پیاوەکانیشە پیاوەکانیش کە دەستنیشانیانەکەن بۆ پەرلەمان ئەحزاب ناچێ قایمە داگرێ بادڵ نیایی یعنی من ئەڵێم من ئێستا لێرە باسی ژنەکەین هیوادارم یعنی ژنەکان وابن لە پەرلەمانە کە هەمیشە بڵێن ئەوە کۆتایە ئەوە وایە بەڵام ئەوە هەر ژنەکان نین کە بەداخەوە هەندێکیان ناتوانین وا بڵێن پیاوەکانیش ڕاستە بەڵام ینی خۆشبەختانە ئەندامی پەرلەمان پیاوی بەتوانایە و ژنی بەتوانا هەیە و نەوعێکی تریش هەیە بیزەبت وایە ینی تۆ لە هەموو کایەکانە هەروایە تر خەڵکیشی باش و پێشکەوت و سەرکەوتو هەیە لە بەرامبەری لامەی تەواو بەڵام ینی ئەم هەوڵانەی ئێوە ئەم چالاکوانانەی کە لە کوردستان کە ینی هەوڵ و خەمتان ئەوە بووە کە ینی بابەتی ژنان جێگیر بکەن بە کۆتا و لە مؤسساتی حکوومەت مؤسساتی ڕێکخراو مەدەنیەکان ینی تەسبیتیان بکەن بەڵام خۆشبەختانە بە سەرکەوتوو بووە یعنی وتای مەسە بەرهەمەکەی بینین چەندین ژنی بەتوانا هەیە کە خاوەنی بڕوانامەی بەرزی ماستەر و دکتۆرا و پرۆفیسۆرن سەرۆکی زانکۆن سەرۆکی دادگان یاخود دادوەرن یاخود پەرلەمانتارن وەزیرن ینی لە باڵان ئێمە خۆی بۆ خۆی ینی کەواتە پەیامەکەی ئێوەی ژنان ئێوەی ئافرەتان ئێوەی خانمان گەیشتۆتە جێ خۆی وایە نا خات و بەخشان نا ئەوە مای شانازیە یعنی ڕۆڵی ئەو خانمانە لە هەر پێگەیەکان لە ناو ئەحزابە لە ناو ڕێکخراوە لە حکوومەتە لە پەرلەمانە لە پێگەکانی ترە نەمایی شانازیە یعنی حتا لە دەستگاکانی ئەمنی ژنانمان هەیە لە پۆلیس لە یعنی ئەوە مای شانازیەکی گەورەیە بەڵام من ئەڵێم تموحم ئەوەیە لەوە زیاتر بێ ڕاست خواستم ئەوەیە لەوە زیاتر بێ بەتەشید بابینە سەر بابەتەوەی کە بۆ نمونە زۆر جار ینی هەر ئێوەی ژنان و خانمان لە هەرێمی کوردستان زۆر جارەڵێن ئێمە زوڵممان لێکراوە بۆ نمونە یاخود
بووینەتە قوربانی هەندێک بابەتی پێشکەوتنی کۆمەڵگە. یەکێک لەوانە بۆ نمونە ینی سۆشیال میدیا کە زۆر جار ئێمە بە بابەتیشی گرنگ بۆ ینی سەرخستنی کۆمەڵگە و پێشخستنی کۆمەڵگە و لایەنە ئەرێنی و باشەکان سەیریەکەین، بەڵام ینی زۆر جارە بینین کۆمەڵێک لە خانمان و ژنان لە هەرێمی کوردستان گلەی و گازندە و ینی سکاڵایەوە دەرەبڕن کە بوونەتە قوربانی ئەم بابەتە کە لە هەرێمی کوردستان و لە زۆربەی دنیاشدا ینی تا ڕادەیەک ئێستا ینی ئەمە وای لێ هاتووە کە ژنان و خانمان و کچانمانە بنە قوربانی. ئێمە کۆمەلگاکەمان گەیشتوینەتە و ئاستەی کە بتوانین پارێزگاری لە کەرامەت و شەرەف و ڕەوشتی خانمان و ژنان و خوشکان و دایکانی خۆمان بکەین و نەهێڵین لە کەدار بن یاخود نەخێر هێشتا ینی کەسانێکن کە ئیشەکەن لەسەرەوەی کە بە ئاراستەیەکی خراپ ئەم بابەتەش بەکاربێنن لە بەرامبەر ژنان و ئەفرەتان و کچاندا. بەڵێ تا ئێستش کەسانێکن بەرامبەر بە ژنان بە کچان بە شێوازی جۆرا و جۆر یعنی کە بەداخەوە ئەیانەوێت لە ژنان بن، بەڵام ئێمە یاسامان هەیە کە جەنابەت ئەڵێ بۆ پاراستنی کەرامەتی ژنان و یاسامان هەیە بۆ ڕێگەگرتن لەوانە. ڕاستە هەنێ جار بەداخەوە ژن یعنی زەحمەتە تووشی وەزعێگە بێ، تووشی هەڵوێستێگە بێ، مەوقفێگە بێ کە ڕەنگە لای زەحمەتە بچێشکات کە ئەو یاسایە بەکاربێنێ، بەڵام هیوادارم کەس نەکەوێتە ژێر زەختی ئەوەی وەڵا فەسحێکەم وەڵاوا ئەەکەم وا ئەەکەم یاسامانەیە بە پێی یاسا ئەتوانی سزای ئەو کەسانە بیرێ. بەڵام کاکاوڕێ ئەوە بەڕاستیار کێشەی ئێمە نییە، یعنی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان یعنی لە زۆر دنیا یعنی لە زۆر ناوچەی دنیا چ ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکان چ ئیعلام چ یعنی بەکارێت بۆ ناوزڕانی شەوە جۆرا و جۆر یعنی شەرنیەر ناحیەی ئەو پەیوەندی کۆمەڵایەتی و کە پێڵین ئەخلاق لای ئێمە کە ئەخلاق زۆر شتی لەوە فراوانترە گرێتەوە لە وڵاتانیش سەیرەکەی یعنی بوختانەکرێ و ینی شتەکرێ، بەڵام بە دەرەجەی ئێمە نییە و نابێ بڵین وڵادا مادام لە هەموو شوێنێکەیە بکەواتە لای ئێمەش نا، لای ئێمە ئەتوانین یاسامان هەیە بە پێی یاسا ئەو کەسەی ئەوە ئەکا بدرێ بە یاسا و بچێتە دادگا یعنی و ژنانیش ئەبێ ئەو یاسایەت چەکێک بە بەدەستیانەوە بە هیچ نەوعێک ینی ملکەچی بەعزێ بار و زروف نەبن. زۆر جار هەر ینی هەر خانمان و ژنان لە هەرێمی کوردستان گلێوەکەن ئەڵەن یاساکان زوڵمیش لێ ماکە یاخود دادگاکان زوڵممان لێکە لە هەندێک کەیس و لە هەندێک بابەتی هەم کۆمەڵایەتی هەم بابەتی ینی ژن و مێرد کاتێک کاتشن دادگاکان جیابنەوە یاخود قەزیەیە کە ڕووەدا لە دادگاکان ینی ئەم گلەیەش هەیە چکێمە بیستیم بە پێی بەدواداچوونەکان بە پێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان بە پێ و داتاوە ئامارانەی کە دەسەکەوێت ینی ژنان تا ڕادەیەک ئەم گلەیەشان هەیە دەڵێن هەر خودی دادگاکانیشە زۆر جار غەدرمان لێکات و مافەکانیشمانەخوا ئەکە یاسا هەبێت ئەیتە چۆنە بێ وابێ بەڕاستی ینی کاری دادگاکانمان خات و پەخشان. من باسم لە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کرد و لە یاساکانی ترە یاسای تڕوی باشمان هەیە لە کوردستان کە بۆ یعنی لە خزمەتی ماف و پێگەی ژنان ئەو یاسایانە، بەڵام بە دڵنیایە و من جەزانم لە دادگاکان هەندێک جار وەکو خۆی جێبەجێ ناکرێ و یاسایانە. ئەمە یعنی بەڕاستی بارودۆخی ژنان لەم ماوە ساڵانەی چەند ساڵێکی دواییە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی زۆربەی دنیا یعنی بەداخەوە ئەگەر نەڵێم پاشەکشەی کردووەڵم چەقی بەستووە، یعنی ئەو هەنگاوانەی با لە بەرچاومان بێ کە لە دوای ڕاپەڕین و دوای ڕوخانی ڕژێمی سەدام کە ژنانی کوردستان نایان و ئەو کرانەوەیە و ئەو یعنی ئەگەر مقارنەیکەی بە ئیستا نا ئێستا بەداخەوە، بەڵام ئەوەش دیسان ئەڵێم پەیوەندی بە بارودۆخێکی هەر ئێمە نییە، بەڵام خۆزگە ئێمەوان نەبووینایە
یعنی لەسەر ئاسی دنیا سەیرەکەی ئەو چەمکەکانی دیموکراتی و مافی مرۆڤ و مافی ژنوە تا دوایی ئەو بایەخەی وانییە وەکو پێویست. ئێستا مەسەلەی ئابوورینە دراو پارە عالەمی گرتۆتەوە مشکی عالەمی داگیر کروان کەڵم عالەم یعنی جیهان مەبەستم و شەڕانگێزی تەوەتر بارگرژی ئێستا ئەوە ینی بۆڵی ئەساسی بەڵێ لەبەرەوە بمانەوێ نەمانەوێ ئەم مەسەلانە ئەوانی کە پەیوەندیان بە مافەوە هەیە ئەوانەی پەیوەندیان بە مەسەلە دیموکراتیەکانەوەیە ئەمانە هەمووی ئەچنە دواوە لە هەلومەرج و بارودۆخی ئاوە ڕاستە. بۆیە من یعنی ڕاستە لە یاساکان نەهەر ئەوە یعنی کاکاوڕێ ئێستا یاسا باشەکانمان لە ژێر هەڕەشان بە ئەوەی لە بەغا ئەکرێ و ئەو ڕۆڵەی مەحکەمەی ئیتیحادی ئەیبینێ و بەداخەوە چەند کەسێکی لای خۆمان کە هەرەوە نەزانی شکات لە مادەیەکی فلان یاساکە هەرەوە نەزانی ڕێیەکی دەکا و یەکسەر بۆ مەحکەمەی ئیتیحادی ئەزانێ مەحکەمەی ئیتیحادی چۆنە یعنی ئەوەش ئێستا مەترسی لەسەر یاساکانمان. بۆیە یەکێک لە ئەرکەکانی داهاتوومان پاراستنی ئەو دەستکەوتانەیە کە هەمانە یعنی بە یاساوە بەو پێگەی کە ژن هەیەی بەو دەستکەوتانی کە هەیەی ئەوە ئەرکێکی گرنگی داهاتوومانە. باشە ینی ئێمە بۆ ئەوەی کە ینی ئەم بابەتە پارێزراوە بێت و دەستکەوتانی کە جەناوە داماژی پێدی پارێزراوە بێ و ینی ئەو کۆمەڵگەی کوردەواریمان کە تا ڕادەیەک لەگەڵ ڕەوڕۆی پێشکەوتنەکە ئێمە ڕۆشتوین ڕاستە بۆ نمونەیە سێ مەگەسەی وڵاتانی دەوروبەرمانکەی خات و پەخشان ینی هەر وڵاتەوە بە شێوازێک مامەڵاکە لەگەڵ ینی ڕەوش و دۆخی ژنان لە وڵاتەکەی خۆیدا. بەڵام ئێمە گەر هەرێمی کوردستان و سامپڵێک وەربگرین بە حەقەت یعنی ئەمە قسەی من نییە لەوە چێ قسەیەکی مۆسوق و دێکۆمنتەری بێت کە بازەواکە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر مافەکانی ژنان و کچان پارێزراوە و توانراوە ینی ئەو دەستکەوتانی کە بەدەستیان هێناوە ینی چۆنەڵی بەدەستیەوە بگرن و پارێزگاری لێ بکرێت. بەڵام ئەرکی کێیە کە هۆشیاری زیاتر بۆ ئەم بابەتانە بداتە خانمان و ژنان چکە بە حەقەت ڕاستە ئێستا ماڵین کۆمەڵگەمان هۆشیارە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە دوو ئەوەندە ژنان هۆشیارتر بن بۆی کە چۆنڵی مکوڕ بن لەسەر پاراستنی دەستکەوتەکانی خۆیان لەسەر مافەکانی خۆیان وەکە خەدریشیان لێ نەکرێت چیە کە بەرپرسە لەوەی ئەم هۆشیارێ فراوانە بڵاو بکاتەوە لایەنە پەروەردەیەکەیە یاخود نەخێر هەندێک دام و دەستگا و ڕێکخراوی دیکە هەیە کە ئەبێ بەم ئەرکە هەسێ بە حەقەت لە هەرێمی کوردستان. لە ڕاستیە هەموو کۆمەڵگە بە هەموو دامەزراوەکانیەوە فەرمی و نافەرمی بەرپرسن لەوە لەوەی کە مەسەلەی ژن مەسەلەی جیاکاری لە دژی ژن مەسەلەی هێنانەدی یەکسانی مافەکانی ژن و پیاو مەسەلەی بەهێزکردنی پێگەی ژن ڕەخسانی دەرفەتی یەکسان بۆی ئەوە ئەرکی هەموو کۆمەلگایە و ئەنجامەکەی بۆ هەموو کۆمەلگا ئەبێ ئەگەر ئیجابی بێ یعنی ئەگەر ئەرێنی بێ یان نەرێنی چونکە یعنی ژن کاتێکە بە تواناکانی ئەتوانێ خاتە ڕوو بەکاری بێنێ ژنی هۆشیار ئەوە بە دڵنیاییەوە کاریگەری ئەرێنیە ئەبێ لەسەر کۆمەلگا لە خێزانەکەیەوە تا هەموو کۆمەلگا بۆیە ئەرکی هەموو لایەنێکە جەناب باسی پەروەردەت کرد ئەوە چەندین ساڵە ئێمە باسی پەروەردە ئەەکەین بەڕاستی زۆر گرنگە ئێستەش نەچوە بچێ بەڵام زۆرمان لە کیسشوو لە مناڵیەوە مناڵ یعنی چۆن لە بەرنامەکانی فێرکردنە فێربوونە لە مەکتەب چۆن وایلی ئەەکەی ئەو مناڵە کە هەست بەوە نەکا خوشکەکەی لە خۆی کەمترە یا هاوڕێ کچەکەی لە خۆی کەمترە لە مەکتەبی ابتیدایی بەیەکەوە گەورە ئەبن هیچ شعور ناکەن بە یەک نامۆن ئەم دوو مناڵە گەورە ئەبن نازانمە بن بە دوژمنی یەکتری نابێ وابێ نەک دوژمنی یەکتری یعنی کۆمەڵگە وایان لێەکە وەکو گورگ سەیری یەکتری بکەن
بۆیە ئەبێ ئەو شێوازی پەروەردەیە مناڵ بە زۆر بە تەبیعی گەورە ببێ لە بڕوانێتە بەرامبەرەکەی وەکو خۆی و هیچ شعور بە غەریبی و بە نامۆیی یەک نەکا یعنی لە گەڵ هاوڕێکە ئەگەر کوڕ بێ یا کچ. خاتو بەخشامزان ڕە لەسەر بابەتی فرەژنی چییە؟ فرەژنی باشە هەبێت نەبێت بێ قەزابی ئەزای بۆ ئەو سوالق نییە لە من فکر نانە ئەزانم سەیریکە هە زۆر جار ینی ژنان خۆیان غەدر لە خۆیانەکەن بەڕاستیانی خات و پەخشان ینی ئەچێت ینی شووەکە بە پیاوێکە ئەزانێت ژنێک و دوانی هەیە یا سیانی هەیە کا بە چوان خۆمەژەر ژنە خۆی غەدر لە خۆیەکە وایان نا لەمەیە هاوڕای نە بەداخەوە یعنی هەر لەوان نییە کە ژن غەدر لە خۆیەکە بەداخەوە لە زۆر شتی ترا پەیوەندی بە کۆمەڵێ فاکتەرەوە هەیە ئەوە یعنی ئێستا زەحمەتە لێرە هەروە بە ئاماژەیەکی سەریە ئەوە بارودۆخی کۆمەلگا و کچێک ینی بە تەنیا بمێنێتەوە نابێ و ینی بەداخەوە و بڕێگەکەوێ یەکێگێتە پێشەوە کە ئەوەیە و ئەویش یعنی لە باتی ئەوەی لە ماڵەوە بە تەنیا بمێنێتەوە و ئەوەکە بارودۆخی ئابووری و ناهۆشیاری بەڕاستی ناهۆشیاری ئەگینا ئێمە لە یاسایی باری کەسێتی کە لە کوردستان لە پەرلەمانی کوردستان لە خولی دوی پەرلەمان ینی هەموار کرا فرەژنی زۆر زەحمەتە لە کوردستان کۆمەڵێک مەرجی هەیە و جگە لەوەش ژنی یەکەم ینی بۆی هەیە گەلێ مافی هەیە کە نێڵێ ئەو هاوسەرگیریە یعنی گەرێ ڕێکاری هەیە کە نێڵێ ئەو هاوسەرگیریە بکرێ بەڵام بە هەندێک جار ژنی یەکەم بڵێن قبوڵیەکە لە بەرەوەی ئەڵێ مناڵەکانم ئەڵێ چۆن بژیم مناڵم چۆن بژێنم وە تا دوایی بەداخەوە ناڵێم یعنی بەرەو پێشبردننی بارودۆخی ژن فراهەمکردنی زەمینەیەکی ئەو تۆکە وەکو مرۆڤێک مافە مرۆڤایەتەکانی خۆی بێتە بەردەست دەرفەتی باشی هەبێ دەرفەتی یەکسانی هەبێ ئەرکی هەموو کۆمەڵگەیە چکە ئەو ژنەی کە قبوو هیچ ژنێک نییە مرتاح بێ چ ئەوەی هی ژنی یەکەمە چ ئەوەی کە چوارەمە مرتاح بێ لەوەی شەریکی هەیە لە خۆشەویستەکەیە لە هاوسەرەکەیە هیچ ئینسانێک بەوە مرتاح نابێ هیچ ژنێک حتا ئەوەش کە شووی کردو بە سەردوان وسیانە بەڵامی تر ئەوە بۆیە ئەرکی کۆمەلگایە یعنی چکە ئەوە ئەو حاڵەتی فرەژنیە بڕوا بکە گەورەترین زەربە لە کۆمەلگایە مناڵیان ئەبن بە دوژمنی یەک خۆیان ئەبن بە دوژمنی یەک ماڵ ئەبێتە یعنی ئاژاوە و ناڕەحەتی یعنی بۆیە شیرازەکە تێگەچێ بە کوردی مەسەلەی هەر شیرازەی کە خێزان تێک چوو یعنی شیرازەی کۆمەلگە تێگەچێ ڕاست من هیوادارم هەمیشە ئەوە بەگەشی بوو خێزان شاشە هەمیشە ئەوە تەندروست باش بی چکە ڕاستی کەسانی وەکو جەنابێ پێویستن بۆم کۆمەڵگەیە و هیوادارم تەندروستی و زۆر باشێ بۆ ئینشاءڵڵا تەمەنێکی ینی زیاتر بکەی بۆی کە کۆمەڵگەکەمان هوشیار بکەیتەوە خات و پەخشان هەمیشاوە گەشاوە بی حەزەکەم دو وتێ بەڕێز لەم ڕۆژەیە بۆ ئێمە و بۆ سەرجەم ژنانی کوردستان هەم ڕێنمایی و هۆشیاری بۆ ئێمەی پیاوان ئەم بۆ ژنانیش فەرمو عەفوەن ئەوەلەن زۆر سپاسدانەکەم هیوادارم هەمومان ژن و پیاوی مرۆڤ دۆست یەکسانی خواز دیموکراتی خواز هەموو پێکەوە هەوڵ بین ئەو کۆسپوتەگەرانی ڕێگەمان تەختکەین بۆ ئەوەی کۆمەلگاکەمان هەمیشە جوانتر و جوانتر بێ دەستکەوتەکانمان هەمیشە گەورەتر و گەورەتر بن شانازیەکانمان هەمیشە و هەمیشە باڵاتر بن هەر خۆش بن سەلامت بن زۆر سپاس زۆر سپاس بۆ خات و پەخشان زەنگەنە سیاسەتمەدار کە لە سەودەکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەی پانۆراما بووی زۆر سپاس دەکەم دووبارە بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراماتان پێشکەش کرا ئەوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ